ئەو بەپی زانیارە سەرەتاییەکان تاوەکو ئێستا شۆرتی کارەبا بووە و هیچ زەرەرزیانێکی جانی نەبووە و هیچ کەسێک جانی لەدەست نەدا و هیچ کەسێکیش بریندار نەبووە. بزانم بچمە لە یەکێک لەو کەسانەی کە لێرە بوون و باسی لێوە دەکەن یەکەم کەس بووە کە گەشتە ئێرە. قوربان گیان سڵاوتان لێبێت، باسێکی ئەوەم بۆ بکەن سەرەتا کە هاتن ئێرە چۆن بوو ئاگرەکە و کارەکەی چی بوو؟ سڵاو لە جەنابیشتان بەخێربێن کەناڵی کورسات بەخێرهاتنتانەکەین. ئەمە لە دەوری سەعاتی 11 شەوا بوو کە کارەبا شۆرتی کرد کە وەکو شۆرتی کرد ئەمە ماڵەش نیشتیان لە جەماعات بوون کە وەکو لە جەماعات بوون هاتنەوە بەسە گڕەکەی هاتنەوانەیە ئێمە جەماعەتی سارشتانیمان ئاگادار کردەوە کە بێن ئەم ماڵە بکوژێننەوانە لە کەسیتیان نەبووە. نەشکر بۆ خۆی گەورە کە زەرەری جیانی نەبووە و بەس زەرەری مادی بووە. حەمد و سەنا و سپاسی خۆیاکەین کە زەرەری گیانی تیا دروست نەبووە، کەسیان لە ماڵ نەبوون. هەردوو نوهەمەکە بە تەواوەتی سووداوە. قاتی خوارەوەیان زیاتر سوتاوە، قاتی سەرەوەیان تۆزێ باشترە لە چاو خوارەوەیان باشترە لە خوا بەزابێتر. هەرچی تیا بۆ گشتی سوتاوە دوو مەعرەز و دوو کەوانتەر و ماڵەکەیان کامل سوتاوە هیچیان بۆ دەرنەچووە لێیان. ماڵەکانی چواردەوری زەرەریان پێ نەگەشت. نەشکر بۆخوا نەشکر بۆخوا کەسیان زەرەریان پێ نەگەیشتووە. جەماعەتی هاتن یەکسەر ئاگرەکان کۆنتڕۆڵ کرد و کوژانیانەوە. زۆر سپاس دەکەم. قوربان گیان سڵاوتان لێبێت. سڵاو لە تۆش بێ براکەم. خۆی گەورە بۆتان قەرەبوو بکاتەوەمە دوای ناخۆشیتان بێت. خۆش بێ لە خزمەتتان سپاس دەکەم. ڕووداوەکە چۆن بوو، کەی هاتیتەوە بۆ ئێرە و بەهۆی چیەوە بوو؟ وەڵی ڕووداوەکە شۆرتی کارەبا بووە. من ئێستا چوومە دەرەوە دەقەیەک تەلەفۆنامەکەم ماڵەکە سوتاوە، ئیتر هاتمەوە تەمەکەم شتەکە سوتاوە و شۆرتی کارەبا بوو. بەڵە بەڵە لە خانووی کریام و لێرەیام و هیچ شتێ دەرنەچووە لە هەردوو قاتەکەیە. نا هەر قاتی سەر و ماڵی کەیتە من لە قاتی خوارەوەم هیچ شتێکم دەرنەچووە. داواکاری چییە لە هەم لە خێرخوازان کەسانێکی ئێستا سیرمان دەکەن؟ سپاسی و کەسانێکم کە هاتونە بۆ ئێرە و هاوکاریان کردین و دەستیان خۆش بێ و ئەزیێتان چێشا براکان و برادەرانە و ئەو کەسانێک کە هاتوون دەستیان خۆش بێ. دووبارە سەلامەتی و انشاءالله دوانە سپاسیەوەشەکەم ئەزیێتان چێشا دەستان خۆش بێ. سپاسەکە بەسەرتەکە هەڵبەت بەزادەوی کە بینیتانەمە ئەو ماڵەیە کە لە گەڕەکی بەکرێت و شاری سلێمانی بەهۆی شۆرتی کارەباوە ئاگری گرتووە و ینی بەتایبەت نهۆمی خوارەوە ئەگە بچمە ژوورەوە بۆ نێو ماڵەکە بووی کە دیمەنەکانتان بۆ بگوازمەوە دەبینیت کە نێو ماڵەکە بە تەواوەتی سوتاوە و زیان بەر ینی نهۆمی خانوەکەش گەشتووە و ئەوەی کە نیشتەجێ لە نێو ماڵەدا دەڵێت کە کرێچیە و بینیمان کەمێک لەمە بەر لە دەرەوە ینی هاوڵاتیان پاریان بۆ کۆکردنەوە بۆ ئەوەی وکو هاوکاریەک بەکاری بێنن و هەم خۆشیان داوایان لە خێرخوازانەوەیە کە بتوانن هاوکاریان بکەن بۆی کە بتوان قەرەبووی ئەم زیانەی پێ بکەنەوە و وەکو دەیبینیت ینی هیچ شتێک بە ساخی لە نێو ئەم ماڵەدا دەرنەچۆ کە نهۆمی یەکی خانوەکەیە و تاوەکو ئێستا تیمەکانی بەگری شارستانی هەر لێرە ماونەتەوە و توانیان کە بە زووی ئاگرەکە کۆنتترۆل بکەن، بەڵام ئەوەی کە هەیە هیچ زیانێکی جانی تیانە بووە و هیچ کەسێکیش لە نێو ئەم ئاگرەدا بریندار نەبووە لەبەرەوەی کاتێک کە ئەم ئاگرە لێرە کەوتۆتەوە ینی هەم خاوەن ماڵەکە و هەم ئەوەی لە نهۆمی دووەمیشدا لە نوێژی جەماعەت بوون و لە نێو ئەم ماڵەدا نەماونەتەوە. زۆر باشە بڕوە سپاس بۆ زانێرەکانت ڕاستی کارە ساتیی ناخۆشە لە